دوجار شاندەباڵاکی پارتی بۆ واژۆکردنی کۆتا ڕێکەوتنامەی پێکێنانی کابینی نوێمی حکوومەت و هەموار یاسای سەرۆکایەتی هەرێم گەشتە سلێمانی. لە سەرەتای دیدار و کۆبوونەوەکانیان شاندی پارتی بۆ سوپاسکردنی بچوتنەوەی گۆڕان لە بەرامبەر نەرمی نواندن و ڕازیبوون بە زیادکردنی جێگرێک بۆ سەرۆکی هەرێم سەردانی گردی زەرگەتەیان کردو لەگەڵ ڕێخەری گشتی و ئەندامانی خانەی ڕاپەڕاندنی بچوتنەوەکە کۆبوونەوە. بزوتنەوەی گۆڕان تەفەهمی وەزعەکەی کرد و بۆ زیاتر سورعەت پێدانی پێکێنانی کابینە و هەروەها چارەسەرکردن کێشەکان تەفەهمی ئەم بابەتەی کرد و بەو داخوازیە ڕازی بوو. هاتنەکەمان وشاندەکەمان بۆ ئەو بکە بە بزوتنەوەی گۆڕان بڵین سوپاس بۆ ئەو تەفەهمەی کە هەتاموو بۆ بابەتە. ئێمە پاکێجی هەرەسەرەکی و خاڵی هەرەسەرەکی مەسەلەی چاکسازیە لە هەموو جونگەکانی دەسەڵات و کارگێڕی و حکومڕانی لە هەرێمی کوردستان. ئەو بەڵێنەمان لە پارتی دموکراتی کوردستان وەرگرتووە کە لەم کابینەیە و لە ساڵی ئایندەی ئەم حکوومەتە و ئەم خولەی پەرلەمان تەکیل لەسەرەوە بکرێتەوە کە دامەزراوەکانی کوردستان بە نیشتیمانی بکرێن لە پێشیانەوە هێزەکانی پێشمەرگە و هێزە تایبەتەکان. دوای جێهێشتنی گردی زەرگەتە نێچیروان بارزانی و شاندی یاوەری گەشتە ماڵی کۆچەرتە سوڵ و کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەشان شاندی هەردوورا لە مەکتەبی سیاسی یەکێتی ڕێکەوتنامەکەی نێوانیان واژۆ کرد. یەکێتی وەک لایەنی براوی گفتوگۆکان هاتە سەرمێزی واژۆکردنی ڕێکەوتنامەکە لەبەرەوەی دوجار توانی لە پاڵ پۆستەکانی سەرۆکی پەرلەمان و جێگیری سەرۆکی حکوومەت و وەزارەتەکانی پێشمەرگە و پلاندانان و کشتتوکاڵ و خوێنی باڵا ڕۆشنبیری پۆستی جێگیری سەرۆکی هەرێم لەگەڵ گۆڕان بکاتە نیوە و جێگرێکی سەرۆکی هەرێم بۆ خۆی یەکلایی بکاتەوە. ئەو ڕێکەوتنامەی تاریخیە بەڕاستی لە مێژوگەری کوردستان هەمیشە کورد دایمەن تژی یەکتری بۆ ناخۆی ناتەبا بە بەڵام جارێ ئینشاءالله بە هیممەت هەموو لایەک کە ئەو ئیتفاقیە ئیمزاکرا جێبەجێ دەکرێت هیواداریشین کە هەموو لایەک بێ کە بتوانین خزمەت میلەتەکەمان بکەین خزمەتی ئەو خەڵکە بکەین کە ئێستا کە وەزعی خراپە و ئینشاءالله ئەستار بارانەکانی باری ئەو باران دەبتە خێر و بەرەکەت لە بۆ کوردستان و ئینشاءالله ئابووری کوردستانیش باش دەبیتەوە و هیوادارین هەمیشە سەرکەوتوو بن و هەر بژینە بۆ کورد و کوردستان. سپاس. بێ خۆشحاڵین بەوەی کە ئەمڕۆ ڕابگەینین دوای ماوەیەکی دوور و درێژ کە خەڵکی کوردستانیش تەحملی ئێمەی کرد. ئێمە گەیشتینە ئەوەی کە ئەمڕۆ ڕێگەی دەستپێک نەقشە ڕێگەی دامەزراندنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی بە ئەنجام بگاتن. گفتوگاکانمان ئاسان نەبوون، زۆر زەحمەت بوون، سەخت بوون، ماوەیەکی دوور و درێژی خایان، بەڵام ئەوەی کە مهمە و خوشحاڵین بەوەی کە بڵین من پێشتریش گوتومە دیموکراسیەت ئەوە ئاسان نییە، زەحمەتە. ئەوەی مهمە کارەکانی ئێمە هەردوولا بە دانوستاندن و لە یەکتر تێگەیشتن بە ئەنجام گەیشت. پاش حوتمان کێبڕکێ و ململانیتون لەسەر پۆستەکان دوجار سێلایەنی یەکەمی براوی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان گەشتە ڕێکەوتن. بەڵام وەک دەوترێت ڕێکەوتنی نێوان حیزبەکانی باشووری کوردستان هێندە لاواز و لەرزۆکە بەرگەی شنەبایەک ناگرێت و بە لێدوانی ئەندامێکی سادەش گرفتی بۆ دروست دەبێت و هەندێک جاریش دەگاتە ئاستی هەڵۆشانەوە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.